من ماوەی 10 ساڵ 12 ساڵە وشەی دەکەم ئیشی علافی دەکەم لە هەولێر و ئیشیمان ڕەبتە لەگەر فەلاحی لەگەر قەسابی لەگەر ڕۆژانەوانە دێن گەنمان لێ دەکڕن و جۆمان لێ دەکڕن بەس زیاتر ئیشیمان ڕەبتە بە پارەی جوتیاران گەنم لەگەر سالۆ چەند ساڵێکە پارەکەی نادرێ بە زەحمەت دێتن و نیوەی دەدەن نیوەی دەمینێ خەرج ناکرێ ڕۆژانە خەرچش دێتن علفمان لێ دەکڕی گەنمان لێ دەکڕی دانوێڵەش دانوێڵەمان زۆرە گەنمە زۆیە گەنمە شامیە ئادی دەفرۆشین و تێکەڵەی کۆتریە هەر زنە لە باپیرمەوە ئەومە ڕووماراتم هەیە ئی باپیرمەلۆ بابم بەجیمە ئی با مەلۆم بەجیمە ئەدەوە سالانە ئەمە وەکو پێویست کاو جۆ علە فۆشتانە لۆ دەکردن و دادەنێن و خزمەتی دەکەین و هەتا وەکو ئینتا دەچێوەگرین ئەو داگەر مەسەلەن لە ڕێژەی باران و ئەو شتانە هەبێ زۆر پێویستیمان بەو کڕینەی نابێ ئەگەر بارانیش نەبیتن بە زۆری لە بۆی حکوومەت زۆر بە پاڵپشتی مەڕدار و فەلاحەتی نییە ئەمە لە سارانی 10 ساڵ لە پێش ئێستا حکوومەت حەرەفی دەداینێ حکوومەت جۆی دەداینێ بە نیوە قیمەتی هێرا تقريبا احنا اني صار لي 10 سنوات بهاي الشغله 10 9 سنوات صار لي بهاي الشغله. نجي هي المحلجه الاساسيه هي المكاين الاساسيه هنا البريسات هذا هو الموجود فنشتغل بها فهذا الشيء الحلو مميز يفرق عن الشغل القوالب الكمر فاكو صياغ قدماء يعرفون كلهم يعني ما شاء الله بدوك اغلبيه يعرفون يشتغلون كمرات وبروشات. Söyleme tövbet nine tiştegildine ve emel liraya انواع lira حجمنو وزننو چگرنانو ویا نقش کمرaya اما هر طلبیات که هبیل دفمه درسته و چوامه و جمله که موسیقی طلبیاتونو که همو قویشه و قویجی همیجی وزنت گمنو که 200 غرام لی خود چگن رخت واجده بخوهلن زیارت برازیلی هندک دخنه o satın alacağım. My name is Pat Madison. I'm a docent here aboard the Midway. Commissioned in September 10th, 1945. Took 19 months to build. 40% of the construction crew were women, so Rosie the Riveter was here. Probably one of the reasons why the ship has lasted all these years. It was in service until April 1992 and was decommissioned here in San Diego. My name is Alondra Carabez, and I really like to come to the Midway because my family has a long line of military, so it makes me really proud to be here and say that my family in one way or another was part of it. And on top of that, they really restored the history, so I would really recommend it to a lot of people and kids to come and learn.